کارگەیەکە بەرهەمە جیاوازەکانی کارتۆم بۆ هەموو کوردستان و عێراق دابین دەکات. لەگەڵکردنەوەی ژمارەیەکی زۆری هەلی کاری ڕەخساندووە. حوسێن دوای تەواوکردنی خوێندنی چەندین جار بە دوای کارکردن گەڕاوە و کاری دەست نەکەوتووە، بەڵام کردنەوەی ئەم کارگەیە دەرگای کارکردنی بۆ حوسێن و سەدان گەنجی وەکووە و کردوتەوە. ماوەیەکی زۆر بە دوای کارگەڕام لە دوایەوە کە خوێندنم تەواو کرد ئەم کارگەم پێزانی و هەلی کاری دامەزراند بۆ ئەو گەنجانی هاوتەمەنی من و هاتم ئەلحەمدولیلا تەقدیم کرد و وەرگرام و بوومە ساحیب کار و شخۆم و مادی سەربەخۆ. ئەم کارگەیە تایبەتە بە دروستکردن و بەرهەمهێنانی کارتۆن. بەهۆی ئامێرە پێشکەوت و سەردەمیەکانی بەرهەمهێنانی کارتۆنی ئاسانتر کردووە. بە هەموو جۆرە قەبارە و شێوازێک و بەرهەمی زیاتر کردووە بە ماوەیەکی کەمتر. جگە لەوەش دەرفەتی کاری بۆ زیاتر لە 250 گەنج ڕەخساندووە لە ناوخۆی هەرێمی کوردستاندا. ئێمە لە ڕووی تەکنەلۆژیە بە باشترین ئامێرە ئەڵمانی و سینیەکانی ئیشەکەین ئیسابی سرعی جیهاز و سرعی بەرهەمهێنانمان کردووە. ئێمە توانین مانگانە نزیکەی 25 میلیۆن مەتر مربع بەرهەم بێنین. ئەم کارگەیە بۆ پیشەسازی کارتۆن یارمەتی دەرێکی بەهێزە بۆ دابینکردنی پێداویستی و بەرهەمەکانی ناوخۆ بۆ ئەوەی بازرگانان ڕوو لە وڵاتانی دەرەوە نەکەن و کاڵای هاوشێوە هاوردە نەکەن بە نرخێکی گرانتر. تەڵەبیاتی کارتۆنی ئێستا گەلێک زۆرە، ماشەڵڵا بە شەریکەکانی وەکو دروستکردنی فاس و زاهی و بەرهەمی خواردنی لێرانە پێداویستی زۆریان بە کارتۆنی هەیە. لە بۆ ئەو بابەتانەش پەنادەبەنە بەر تورکیای بەرە ئێرانێ دەبەرەوەی ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان خوا نەخواستە ئەو شەریکانە لەو ماوەی 24 ساعتی لە ئیشکەون نەقسی زۆر دروست دەبی لە بازاڕی هەرێم. لەم کارگەیەدا مانگانە نزیکەی 7,000 تۆن کارتۆن بەرهەم دەهێنرێت و لە پرۆژەکەدا باشترین تەکنەلۆژیا و ئامێری سەردەمی تێدا بەکاردەهێنرێت. سەدان کۆمپانیا لە ناوخۆی هەرێمی کوردستان و عێراق بۆ پێداویستی کارتۆنەکانیان چاویان لەم کارگەیەیە. کردنەوەی ئەم کارگەیە و ڕێژەی زۆری بەرهەمهێنانی ڕۆژانەی سێکتەری ئابووری لە هەرێمی کوردستان دەباتە قۆناغێکی ترەوە. شەیمەباییس کوردستان 24 هەولێر.